مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێشبڕکێی زانستی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. لە ئەڵقەی ئەم شەوماندا میوانداری هەریەک لە بەڕێزان برایانی چەمچەماڵمان کردووە کە بریتین لە کاکە شێرزاد و کاکە عەبدوڵڵا و کاکە ئارام، و هەروەها برایانی کەرکوو کە بریتین لە کاکە عەلی و کاکە عەبدوڵڵا و کاکە ئەبوبەکر. بەخێربێن سەرسەر و سەرچاومان. خۆشەویستان، هەروەکو چەند شەوی ڕابردوو لە گروپی برایانی چەمچەماڵەوە دەست پێ دەکەین و پرسیارێکیان ئاڕاستە دەکەین و داوان لێکەین ژمارە 1 تا ژمارە 5 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 2 لە بابەتی عەقیدەیە، با بزانین پرسیارەکە چی دەڵێت. پرسیاری ژمارە 2 دەڵێت نیشانەی خۆشەویستی بەندە بۆ خوای گەورە چییە؟ هەموو شتێک نیشانەیەکی هەیە، بە چیە دیارە کە ئەو بەندەیە خوای خۆشەوێت. خوای گەورە فەرمێ جەل وعلا قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. کەواتە شوێنکەوتنی ڕەسوولی خوا صلی الله علیه و سلم نیشانەیەک لە نیشانەکانی خۆشەویستی خوای گەورە. بەڵێ، وەڵامەکە تەواوە، هەڵبەتە خاڵی تریش زۆرە، بەڵام مادام ئەو خاڵت باس کرد، خاڵێکی زۆر سەرەکی ئەوە، بەڵێ یەکێک لەو خاڵانەی کە دەری دەخات ئینسان ئایا خوای پەروەردگاری خۆش ئەوێت و ڕاست دەکات لە ئیدعاکەیە یان نا، ئەوەیە کە شوێنی پێغەمبەری خوا بکەوێت عەلەیهی سەڵات وەسەلام، شوێنی سوننەت بکەوێت، نەک لە خۆیەوە شتێک بهێنێتە ناو دینەوە بڵێ ئەم کارە لە خوام نێزیکە کاتەوە. نەخێر، بەڵکو ئەگەر ویستمان بزانین کە ئەو کەسە خوای خۆشەوێتیان نا، ئەبێ سەیری ئەو بکەین بزانە تا چەند شوێنی پێغەمبەری خوا کەوتووە عەلەیهی سەڵات وسەلام، هەڵبەتە تا زیاتر بێت ئەو بەڵگەیە لەسەرەوەی کە خوای پەروەردگاری زیاتر خۆشەوێ و خۆشەویستی خوای گەورە لە دڵیدا زیاترە. بڵێ وەڵامەکە تەواو بوو. کاکە عەبدوڵڵا، دەچمە لای برایانی کەرکووک و هەر لە بابەتی عەقیدەیە لە ژمارە 1 تا ژمارە 5 گە لە ژمارە 2 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 لە بابەتی عەقیدەیە دەڵێت واتای لا ئیلاهە ئیلا الله چییە؟ لا معبود بحق إلا الله. واتا بە کوردی هیچ خوایەک نییە بە حەق جگە لە الله. بەڵێ، هیچ پەرستراوێک نییە بە حەق جگە لە الله. بەڵێ، ئەمە واتایەکی تەواوی لا ئیلاهە ئیلا اللهە کە پێویستە هەموو کەسێک بزانێ ئایا لا ئیلاهە ئیلا الله کە ئێمە ڕۆژانە دووبارەی دەکەینەوە دەیڵینەوە ماناکەی چییە؟ هەڵبەتە ماناکەی ئەوەیە کە کاکە عەبدوڵڵا باسی کرد، لا معبود بحق إلا الله، واتە هیچ پەرستراوێک نییە بە حەق جگە لە الله. هەڵبەتە پەرستراوی تر زۆرە لەسەر زەویە، خەڵکانێک هەن کە خۆر و مانگ دەپەرستن، خەڵکانێک هەن پەرژینی قایم بێ لە ڕووی ئێوە مشکێک دەپەرستن، کەسانێک هەن خۆڵ و دار و بەرد ئەبەرستن، بەڵام ئەوانە هیچی حەق نییە. معبودی حەق و پەرستراوی حەق تەنها خوای پەروەردگارە، ئەوش مانای لا ئیلاهە ئیلا اللهە. بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە و خاڵەکەشتان بۆ نووسرا. دەچمەوە لای برایانی چەمچەماڵ و داوایان لێکم ژمارەیەک هەڵبژێرن لە 1 تا 5 جگە لە ژمارە 2 و ژمارە 5 نەبێت. ژمارە 3. پرسیاری ژمارە 3 هەر لە بابەتی عەقیدەیە دەڵێت بەڵگە چییە لەسەر ئەوەی کە ئیمان زیاد و کەم دەکات؟ بەڵگە چییە لەسەر ئەوەی کە ئیمان زیاد و کەم دەکات؟ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بەڵێ، ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەوەی وإذا تتلى عليهم آياتنا زادته إيمانا. ئەگەر ئاەتەکانی خوای گەورە بەسەریان بخوێنرێتەوە ئیمانیان زیاد دەکات. واتە ئەگەر ئینسان ڕوو لە خوا بێت و ئاەتی خوای گەورە بخوێنێتەوە ئەوە بۆ شێوە ئیمانی بەرز بێتەوە، بۆ مەعاسی و بە تاوانیش ئیمانی دائەبەزێت. کەواتە بەڵگەی لەسەر چی؟ لەسەوەی کە ئیمان یەزید و یەنقوس. بەڵێ، یەکێک لە بیر و باوەڕی ئەهلی سوننە و جەماعە ئەوەیە کە ئیمان زیاد دەکا و کەمەکات بە پێچەوانەی خەواریجەکان و معتەزیلەکان کە ئەڵێن ئیمان یەک کوتلەیەکە و هەروەها لای مرجئەکانیش ئیمان یەک کوتلەیەکە.
بەڵام لەلای ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە ئیمان زیاد دەکا و کەمەکە بەچی زیاد دەکا بە تاعەتی خوای گەورە زیاد دەکات و بە معسیەتی خوای گەورەش ئیمان کەم دەکات و دەیان بەڵگەی لەسەر هاتووە لە قورئان و لە فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام. بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە. دەچمەوە لای برایانی کەرکووک و داوایان لێکەم لە نێوان ژمارە 1 و ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارەیەک. پرسیاری ژمارە 1 دەڵێت ئایا دروستە ڕووە گۆڕ و قەبر نوێژ بکەین؟ ڕوو بکەین لە قەبرستان و نوێژ بکەین یاخود لە قەبرێک بە بەڵگەوە؟ لا يجوز جائز نية نخير بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لا تجعلوا بيوتكم قبورا لا تجعلوا بيوتكم قبورا بەڵێ ئەو بەڵگەی لەسەر ئەوەی کە دروست نییە لە قەبرستان نوێژ بکەیت بەڵام ئێمە بە پرسیارەکە ڕوت لە قەبر بێت نوێژ بکەیت ڕوت لە قەبرستان بێ نوێژ بکەیت دروستە یاخود دروست نییە فەرمووتان دروست نییە بەڵام بەڵگەکە ئەوە نییە بەڵگەیەکی زۆر صریح هەیە فولي وجهك شطر المسجد الحرام بەڵێ بەڵێ وەڵامەکە تەواوە بەڵام هەرچەندە لە کاتەکە تێپەڕی بەڵام بەڵگەکەی دواکەوت وەڵامەکە تەواو خاڵەکەشتان بۆ دەنووسم بەڵێ بێگومان فولي وجهك شطر المسجد الحرام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا نەهی کردووە لەوەی کە لەسەر گۆڕ دابنیشیت یاخود ڕووە گۆڕ نوێژ بکەیت ئەمە باسی ئەوەمان بۆکە ئەم فەرموودەیە کە نابێت نەزیادە ڕەوی بکەیت لە ئەوەی کە ڕێز لە قەبرستان بگریت و ڕووی تێ بکەیت و نوێژ بکەیت لەو گۆڕانە بە شێوازێک غلویان تێ بکەیت کە تۆ ڕووی تێ بکەیت و نوێژ بکەیت و هەروەها ناشبێت سوکایەتیان پێ بکەیت تۆ بچیت لەسەر گۆڕی کەسێک دابنیشی ئەوەش بە هەمان شێوە نەهی لێکراوە بەڵکو کەسێک کە ویستی نوێژ بکات ئەبێت ڕوو بکات لە کەعبەی پیرۆست بەو شێوازەی کە خوای پەروەردگار فەرمانی پێ کردوین. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامی لەگەڵتانە پرسیارەکانی بابەتی عەقیدە تەواو بوو دەچینە لای بابەتی فقه و داوا لە برایانی چەمچەماڵ دەکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 لە بابەتی فقه دەڵێت پرسیاری میراتە دەڵێت ئەگەر پیاوێک مرد و لە دوای خۆی هاوسەری و دوو کچ و کوڕێکی جێهێشت ئایا ئەو میراتە چۆن بەسەریاندا دابەش دەکرێت؟ هاوسەری دوو کچی لەگەڵ کوڕێک چۆن دابەش دەکرێت بەسەریاندا؟ بۆ هاوسەرەکە یەک لەسەر 6 ئەبا و کوڕ و کچەکە للذەکەری مثل حەظ الأنثيين بەیەکەوە ئەبنە میراتەکە ئەبن چی ئەمێنێتەوە ئەبنە عەسەبە. کاتەکە تەواو بوو وەڵامەکەشت نیوەی ڕاست بوو نیوەی هەڵە بوو بابەتی کچ و کوڕەکە بەڵێ للذەکەری مثل هاوسەرەکە یەک لەسەر 8 ئەبا عەفو کاتەکە تەواو بوو بەڵام وەڵامی یەکەمت ئەوە بوو کە یەک لەسەر 6 ئەبات ئەوە حسەی شەیە بەشی دایک و باوکە ئەڵە تێگەشتمە زای مەبەسی دایکە بەس هاوسەرەکە یەک لەسەر 8 ئەبا. بەڵێ بە ئومێدیەوەی کە وەڵامی پرسیارەکانی تری زیاتر تەرکیزکەنی ئینشاءالله. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان خوای پەروەردگار بۆ شێوازە باسی کردو و بۆ شێوازە دایناوە ئەگەر بێت و کەسێک بەو شێوازە بێت کە لە پرسیارەکەیە باس کراوە وەفات بکە هاوسەری و دوو کچی و کوڕێکی لە دوای خۆی بەجێ بهێڵێت ئەمانە میراتگیری بن ئەوە خێزانەکەی یەک لەسەر 8 دەبات ئەوەشی کە دەمێنێتەوە دابەش دەکرێت بەسەر منداڵەکانیدا للذەکەری مثل حەظ الأنثيين واتە نیوەی بۆ کوڕەکە دەبێت و ئەو نیوەشی دابەش دەکرێت بەسەر هەردوو کچەکەیدا. بەڵێ هەر لە بابەتی فقه دەچمە لای برایانی کەرکووک و داوایان لە یەکەم ژمارەیەک هەڵبژێرن ژمارە 2 تا ژمارە 5 بابزانین پرسیاری ژمارە 5 چی دەڵێت؟ پرسیاری ژمارە 5 دەڵێ ئایا ئەندازەی فیدیەی ڕۆژوو چەندە بە خواردن بۆ هەر ڕۆژێک؟ دوو مشت مامۆستا بەڵێ دوو مشت بۆ ئێستا ئەکاتە چەند کیلۆ؟ 2 کیلۆ ڕوبعی بۆ 2 کیلۆ نیو فیدیەی ڕۆژوو دوو مشت
بەڵێ 2 کیلۆ ڕبع بۆ 2 کیلۆ نیو. وەڵامەکە هەڵەیە چونکە ئەوە سەرفترەیە نەک فیدیەی ڕۆژوو. هەڵبەتە فیدیەی ڕۆژوو بۆ ئێستاکە ئەکاتە ڕۆژی کیلۆنیوێک، بەڵام بۆ سەرفترە کە لە 28 ڕەمەزان بەدواوە واتە 29 ڕەمەزان و شەوی جەژن تاوەکو پێش نوێژی جەژنیش دەرئەکرێت، ئەوە بۆ هەر نەفەرێک 2 کیلۆنیوە، بەڵام بۆ فیدیەی ڕۆژوو تەنها 1 کیلۆنیوە. وەڵامەکە هەڵەیە کاکە عەبدوڵڵا. هەر لە بابەتی فقها داوا لە برایانی چەمچەماڵ دەکەم کە ژمارەیەک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 و ژمارە 5 نەبێت. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 بابزانین چی دەڵێت. پرسیاری ژمارە 3 دەڵێت ئایا بەڵگە چییە لەسەر حرامەتی برۆکردن؟ بەڵگە چییە لەسەر حرامەتی برۆکردن؟ پیغمبر خدا صلی الله علیه وسلم لعن الله الواشمات والمتوشمات والنامصات والمتنصمات اوانی که برو هل اگرن الناصمات والمتنصمات اوانی شی که بویان هل اگیره لعنتی خوای گولی لسر لعنتیش هش توانی که توانی کی کبیره بلعنتی لسر کواتا و توان او توانی که حرام لدین خوای گولی. بله وەڵامەکە تەواوە و ئەو بەڵگەی کە باست کرد بێگومان ئەو فەرمودەیە صحیحە و بەڵگەیە لەسەر ئەوەی خۆشەویستان و بەڕێزان کە جائز نییە ئینسانی موسڵمان برۆی هەڵبگرێت و هەر کەسێک کە برۆی هەڵبگرێت ئەوە تووشی تاوانێکی گەورە بووە، چونکە ئەو کارە نەفرەتی لەسەر هاتووە هەروەکو لە فەرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام باس کراوە. برایانی کەرکووک ژمارەیەک هەڵبژێرن لە نێوان ژمارە 2 و ژمارە 14. ژمارە 2 ژمارە 2 بابزانین پرسیاری ژمارە 2 چی دەڵێت لە بابەتی فقها. دەڵێت بەڵگەیەک بهێنە سەبارەت بە فەزڵی ڕۆژووی مانگی ڕەمەزان. جا بەڵگەکە لە قورئان بێت یاخود لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیشکال نییە. من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. بكردي هر کسی روزی مانگی رمضان با ایمان واتا ببرواو با کردوا جێبەجێ بکات ئەوە هەموو تاوانەکانی پێشووی کە کردوێتی خی گەورە لی خۆش دەبێت. ئەم فەرمودەیە بەڵگەی لەسەر چی؟ بەڵگەیە لەسەر فەزڵی بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزان. بەڵێ وەڵامەکە تەواوە. هەروەکو باس کرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو ببێت بە ئیمانەوە ئیمانی بەوە هەبێت کە خی پەروەردگار ئەو ڕۆژۆی لەسەر فەرز کردو وەکو عادەتێک بە ڕۆژوو نەبێت، کەسی وا هەیە وەکو عادەت بە ڕۆژوە بێت لەم مانگەیە ئەڵێ وەڵا خەڵکی بە ڕۆژون منیش لەگەڵانە بە ڕۆژوە بم بە ئومێدەوەی کە زەعیف ببم و یاخود لەو جۆرە نیەتانە پەنا بەخوای گەورە نەخێر. پێویستە ئیمانت بەوە هەبێت کە خی پەروەردگار ئەو ڕۆژۆی لەسەر فەرز کردووی تۆ طاعەتەن لله ڕۆژەکەت دەگری واحتسابن چاوەڕوانی ئەجر و پاداش بی لە لای خی پەروەردگار بۆ ئەوەت نەبێت کە بڵێن وەڵا فڵانە کەس بە ڕۆژووە نەخێر مەبەستت ڕەزامەندی خوا بێ و چاوەڕێی پاداش بە لە لای خی پەروەردگار. هەر کەسێک وا بوو ئەوە غفر له ما تقدم من ذنبه. هەرچی تاوانێکی پێشتر ئەنجام دابێ ئەوە خی پەروەردگار لە تاوانەکانی خۆش دەبێت. بەڵێ وەڵامەکە تەواو بوو و بەم شێوازێ خۆشەویستان و بەڕێزان هاتینە کاتی ناوبڕی بەرنامەکەمان ناوبڕێکی کورت وەردەگرین پاشان دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵماندا بن. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من جلس في مجلس فكثر فيه لغطه فقال قبل أن يقوم من مجلسه ذلك سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك إلا غفر له ما كان في مجلسه ذلك. وتلا أبو هريرة ورزاي خواي پروردگاری لبيت فرموي پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمووی هەر کەسێک
لمجلس يكدابني شيتو لم مجلس دا زور قصو دنگ كرا بيش أوي هالبستيت بليت سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك أو إلا خواي جورا لقشت أو قصاني دبوريت كلو مجلس دا كراوة. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان جارێکی تر گەڕاینەوە لاتان بۆ درێژە پێدانی بەرنامەکەمان بەرنامەی پێشبڕکێی زانستی و بەردەوامی لەگەڵتانەوە دەچینەوە لای برایانی چەمچەماڵ لە بابەتی تەفسیردا. داوایان لێکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت خۆی پەروەردگار دەفەرمێت یەسئەلونەکە عن الخەمر والمەیسر مەبەست لە وشەی ئەلمەیسر چییە؟ مەبەست پێی لە قمارکردنە ئەلمەیسر واتە قمارکردن ئەوەی کە قمار ئەکرێ زیاد و کەم بۆ شێوە کە حەرام کراوە لە بەنەسی ئاەت. بەڵێ ئەلمەیسر واتە قمارکردن واتە قمارکردن. بەڵێ وەڵامەکە تەواوە. هەڵبەتە خۆی پەروەردگار لەو ئاەتە پیرۆزەدا باسی ئەوە ئاکات کە خەڵکانێک پرسیاران لە پێغەمبەری خوا ئەکرا عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی مەشروب دەربارەی مەی و هەروەها دەربارەی مەیسر کە ئێمە پێی دەڵێن قمارکردن و لە زمانی عەرەبیشە هەر بە قمار ناوی هاتووە من قال لأخيه تعالى لأقامرك فليتصدق. بەڵێ بەڵام لە قورئانە هەندێک وشە هەیە بە شێوازێک باس کراوە چونکە لە زمانی عەرەبیە بۆ یەک شتێک چەند وشەیەک بەکاردەهێنرێت یەکێک لەوانە پێی دەوترێت ئەلمەیسر. بەڵێ مەبەست لێی قمارکردنە و بێگومان لەو ئاەتێشدا کە خۆی پەروەردگار باسی کردووە کە ئەو کارە کارێکی حرامە. بەڵێ وەڵامەکە تەواو بوو دەچمەوە لای برایانی کەرکووک و داوایان لێکم پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 1 تا ژمارە 5 گە لە ژمارە 4. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت جیاوازی چییە لە نێوان قورئان و فەرمودەی قودسی؟ هەڵبەتە جیاوازیەکان زۆرن تەنها یەک جیاوازیەکمان پێ بڵێن. قرآن لفظ معناي لخوي پروردگارەوە بەڵام حديثي قدسي معناي لخوي پروردگارەوە و لفظەکەش لە پێغەمبەری خۆی صلى الله عليه وسلم. صلى الله عليه وسلم. بەڵێ وەڵامەکەت تەواوە کاکە عەبدوڵڵا و کاکە عەلی و کاکە ئەبوبەکر هەڵبەتە برایانی کەرکووک وەڵامەکەتان تەواوە خاڵەکەشتان بۆ دەنووسرێت. جیاوازی زۆرە لە نێوان فەرمودەی قودسی و لە نێوان قورئانی پیرۆزدا. یەکێکمان داوا کردووە باسی ئەوەیان کرد کە قورئانی پیرۆز لەفظ و ماناکەی واتە و مەتنەکەیشی و قورئانەکە خۆی و ماناکەشی لەلایەن خۆی پەروەردگارەوە هاتووە بەڵام فەرمودەوانیە فەرمودەی قودسی ماناکەی لەلایەن خۆی پەروەردگارەوەیە بەڵام لەفظەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی و قورئان هەمووی بە متەواتری بۆمان هاتووە و هەمووی ثابتە و صحیحە بەڵام فەرمودەی قودسی هەندێکی هەیە صحیحە وەکو فەرمودەکانی تر هەندێکی هەیە ڕاویەکان کە لە ئیسنادەکەیان ضعیفە و فەرمودەکەیش ضعیفە و هەروەها قورئانی پیرۆز هەر بە خوێندنەوەی هەر لەسەر هەر پیتێک 10 ئەجر و پاداشت بۆ ئەنووسرێت 10 حەسەناتت بۆ ئەنووسرێت. ئەمە قورئانی پیرۆز بەڵام فەرمودەی قودسی وانیە هەرچەندە ماناکەشی لەلایەن خۆی پەروەردگارەوە هاتووە و پێی دەوترێت فەرمودەی قودسی بەڵام تیلاوەتەکەی و خوێندنەوەکەی تەعەبودی پێوە ناکرێت واتە هەر پیتێکی 10 ئەجر و پاداشتی لەسەر وەرناگریت والله تعالى أعلى وأعلم. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان دەچینەوە لای برایانی چەمچەماڵ و داوایان لێکەین لە ژمارە 1 و ژمارە ببورن ژمارە 2 ژمارە 3 ژمارە 5 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 لە بابەتی تەفسیردا دەڵێت خی پەروەردگار دەفەرمێت حافظوا على الصلوات وصلاة الوسطى وقوموا لله قانتين. مەبەست چییە لە وشەی وسطاکە لەم ئاەتە پیرۆزەدا هاتووە؟ صلاتی وسطا کامەیانە؟ مەبەستی نوێژی عەسرە.
مەبەست پێی نوێژی عەسرە بەڵێ وەڵامەکەتان تەواوە کاک ئارەم بەڵێ هەڵبەتەیە لەم ئاەتە پیرۆزەدا کە خۆی پەروەردگار باسی ئەوەکە پارێزگاری لە نوێژەکانتان بکەن حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين پارێزگاری لە نوێژەکانتان بکەن و زیاتر خۆی پەروەردگار هەڵبەتە نوێژی عەسریش لە بریتیە لە نوێژەکان کە خۆی پەروەردگار فەرموویەتی پارێزگاری لێ بکەن بەڵام جارێکی تر تەئکیدی کردووەتەوە والصلاة الوسطى واتە زانایان ئەفەرمون نوێژی عەسرە بۆچی چونکە خەڵکی لەو کاتەیە مەشغوڵی ئیش و کارن مەشغوڵی ئەوەن کە لە دەرەوەن بۆیە خۆی پەروەردگار زیاتر تەئکیدی لێ کردووەتەوە کە ئینسانی موسڵمان پارێزگاری لێ بکات. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوام دەبین لەگەڵتانەوە هەر لە بابەتی تەفسیر داین دەچینەوە لای برایانی کەرکووک و داوایان لێکەین لە نێوان ژمارە 2 و ژمارە 3دا ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 لە بابەتی تەفسیردا دەڵێت جۆرەکانی تەفسیرکردنی قورئان چین و چۆنن؟ قورئان بە چی تەفسیر دەکرێت؟ قرآن بقرآن بلى قرآن بسنة وتبع حديث بيغمبر صلى الله عليه وسلم عليه الصلاة والسلام وقرآن بقول صحابة قرآن بقول صحابة بلى والله ما كتواوا خەڵەکەتان بۆ نووسرا هەڵبەتە خۆشەویستان و بەڕێزان قورئانی پیرۆز کە خۆی پەروەردگار دای بەزاندووە هەموو کەسێک لە ماناکانی تێناگات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەفسیری ئاەتەکانی کردووە کاتێک کە پرسیاران لێ کردووە سەحابە هەبووە تێنەگەیشتووە لە مانای ئاەتێک هەستاون چوون پرسیاران لە پێغەمبەری خوا کردووە عەلەیهی سەڵات وەسەلام وەڵامی داونەتەوە و هەروەها سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قورئان لە سەردەمی ئەواندا دابەزی ئەوان لە قورئانی پیرۆز تێگەیشت بوون ئەوانیش قورئانیان تەفسیر کردووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعای بۆ سەحابی کردووە کە خۆی پەروەردگار فێری تەفسیری قورئانیان بکە و هەروەها زانایانیش لەسەر ئەو ڕێبازە ڕۆشتون نەهاتون بە عەقڵی خۆیان لێکدانەوەی بۆ بکەین وەکو لە ڕۆژگاری ئەمڕۆدا دەبینین کەسانێک لێکدانەوە بۆ قورئانی پیرۆز دەکەن بە عەقڵ و بۆچوونی خۆیان هەڵبەتە ئەوە ڕێچکەیەکی هەڵەیە و لایەنداوە لە ڕێگای ڕاست بەڵکو ئەگەر کەسێک ویستی لە قورئانی پیرۆز تێبگە ئەبێ بەو شێوازە بێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و سەحابە لێی تێگەیشتون تەفسیری قورئان بە قورئان و تەفسیری قورئان بە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و تەفسیری قورئان بە ئەقوالی سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان پرسیارەکانی تەفسیر تەواو بوو دەچینەوە لای برایانی چەمچەماڵ و لە بابەتی سیرەیە داوایان لێکەین لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت بەڵێ لە بابەتی سیرەیە پرسیاری ژمارە 2 دەڵێت نوێنەری موسڵمانان کێ بوو لە پێش نەجاشی کاتێک کە ڕۆشتن بۆ لای و قسەی لەگەڵ کردن؟ سەحابی بەڕێز جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خۆی گەورەی لێبێ. بەڵێ کاتتان ماوە کۆتا وەڵامە؟ کۆتا وەڵام بەڵێ وەڵامەکەت تەواوە کاتێک کە موسڵمانان لە شاری مەکە ئەزێت دران لەلایەن بێباوەڕانەوە ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیزنی پێدان کە هیجرەت بکەن بچن بۆ شاری حەبەشە چونکە کەسێکی تێدا بوو مەلیکێکی تێدا بوو لەوێ کە وا لەو ناوی خەڵکا بڵاو بووەوە کە ئەو مەلیکە کەس زوڵمی لێ ناکرێت لە لای ئەو بەڵێ ڕۆشتنە لای ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئیزنی پێدان ڕۆشتن چەند سەحابیەک بوون و چەند ئافرەتێکیشیان لەگەڵا بوو لەوێ کەسێک لەگەڵی مەلیکەکەیان قسەی کرد کە سەحابی بەڕێز جەعفەری کوڕی ئەبی تاڵب بوو کە برای عەلیە ڕەزای خۆی پەروەردگار لە هەموو سەحابە بێت. وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی کەرکووک داوایان لێکەم کە پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 1 تا ژمارە 5 گە لە ژمارە 2 نەبێت. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 لە بابەتی سیرەدا دەڵێت ناوی دوو کەسم پێ بڵێ کە لەسەر دەستی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ موسڵمان بوون. کاتەکەتان تەواو بوو.
کاتەکە تەواو بوو و وەڵامەکەشمان گوێ لێ نەبوو. هەڵبەتە چەند سەحابیەک ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت لە ژێر دەستی ئیمامی ئەبوو بەکر کاتێک کە بانگەوازی کردن بۆ ئیسلام ئەوە بۆ مسلمان بوون. یەکێک لەوانە ئیمامی عوثمان بوو ڕەزای خۆی لێبێت و هەروەها عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو و چەندین کەسی تریش بوو. ئەوە بوو کە ئیمامی ئەبوو بەکر کاتێ بانگەوازی کردن بێن دەست بە ئیسلامەوە بگرن باوەڕ بەخوای پەروەردگار بێنن وەڵامیاندایەوە مسلمان بوون ڕەزای خۆیان لێبێت. بەڵێ دەچمەوە لای برایانی چەمچەماڵ و داوایان لێکەم پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 3 تاوەکو ژمارە 5. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 بابزانین چی دەڵێت. پرسیاری ژمارە 5 دەڵێت ناوی هەر 4 خەلیفەکەم پێ بڵێ بە ڕیزبەندی. ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای لێبێ، ئیمام عومەر ڕەزای خوای لێبێ، ئیمام عوسمان ڕەزای خوای لێبێ، ئیمام عەلی ڕەزای خوای لێبێ. بەڵێ وەڵامەکە تەواوە. ئەمە ئەم 4 خەلیفەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وسەلام کە لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بوون بە جێنشینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە یەکەمیان ئیمامی ئەبوو بەکرە و هەروەها لە دوای ئیمامی ئەبوو بەکر کاتێک کە وەفاتی کرد ئیمامی عومەر خلافەتی وەرگرت و لە دوای ئیمامی عومەر ئەوە بوو ئیمامی عوسمان خلافەتی وەرگرت و لە دوای شەهیدکردنی ئیمامی عوسمان ئیمامی عەلی خلافەتی وەرگرت کە هەموو ئەو سەردەمەی کە خلافەتی ڕاشدینی پێ دەڵێن بریتی بوو لە 30 ساڵ والله تعالى أعلى وأعلم. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان هەر لە بابەتی سیرە داوا لە برایانی کەرکووک دەکەین لە نێوان ژمارە 3 و ژمارە 4دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت پرسیاری ژمارە 4 دەڵێت 4 لە مامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیشتن بە سەردەمی ئیسلام. دوانیان مسلمان بوون و دوانیان بە بێباوەڕی مردن. ناوی هەر 4یان بڵێ. أبو طالب ابن عبد المطلب، أبو لهب ابن عبد المطلب، بەڵێ حمزة ابن عبد المطلب، عباس ابن عبد المطلب. بەڵێ وەڵامەکە تەواوە. ئەم 4 مامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵبەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 11 مامەی هەبووە بەڵام 4 لە مامەکانی گەیشتن بە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە سەردەمی پێغەمبەرایەتی بوو کاتێک کە خوای پەروەردگار کردی بە پێغەمبەر ئەم 4 مامەی لە ژیاندا بوون. دوانیان بە بێباوەڕی مردن ئەوە بوو کە بریتی بوون لە ئەبوو لەهەب کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی کردووە و هەروەها ئەبوو طالب کە باوکی ئیمامی عەلی بوو ڕەزای خوای پەروەردگار لە ئیمامی عەلی بێ باوکی ئیمامی عەلی کە نای ئەبوو طالب و مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و دوو لە مامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمان بوون. یەکێکیان حەمزە بوو سید الشهداء وأسد الله وأسد رسوله صلى الله عليه وسلم و هەروەها ئیمامی عباس بوو کە مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش مسلمان بوو ڕەزای خوای پەروەردگار لە هەموو سەحابە بێت. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بابەتی سیرەش تەواو بوو دەچینە لای بابەتی فەرموودە و داوا لە برایانی چەمچەماڵ دەکەین کە لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت ناوی تەواوی یەکێک لەم دوو هاوڵە بەڕێزە چییە؟ یەکەم ئەبوو هوڕەیرە، دووەم ئەبوو بەکری سدیق. ئەبوو هورێرە ڕەزای خوای لێبێ ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەخرا، ئیمام ئەبوو بەکریش ناوی عەبدوڵڵایە. تەواو ئەمە ناوی یەکدانە لەو دوو سەحابێ بەڕێزەمان ویست. بەڵێ وەڵامەکە تەواوە کە ئیمامی ئەبوو هوڕەیرە زیاتر خەڵک بە کونیەکەی ئەیناسێتەوە کە پێی ئەوترێ ئەبوو هوڕەیرە کە لە شەوانی ڕابردووە باسی ئەوەمان کرد کە زۆرترین فەرمودەی لە پێغەمبەری خوا جێڕاتەوە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام زۆرێک لە موسڵمانان ناوەکەی نازانن. ناوەکەی ئەوەیە کە ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەخرا ڕەزای خوای پەروەردگاری لێبێت و هەروەها ئیمامی ئەبوو بەکر ناوی عەبدوڵڵای کوڕی ئەبی قوحافەیە ڕەزای خوای پەروەردگار لە ئیمامی ئەبوو بەکریش بێت. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەگەڵتانە لە بەرنامەی پێشبڕکێی زانستی و دەچینەوە لای برایانی کەرکووک داوایان لێکەین لە ژمارە 1 تا ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 لە بابەتی فەرموودە و
زانستی فەرموودە دەڵێت پێناسەی سەحابی چییە؟ من لقي النبي وآمن به ومات على ذلك. من لقي النبي صلى الله عليه وسلم وآمن به ومات على ذلك. بەڵێ کاکە ئەبوو بەکر وەڵامەکە تەواوە. هەر کەسێک پێناسەی سەحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە بۆ ئەوەی کە پرسیارتان لێ کرا سەحابی چییە پێناسەی چییە ئەوەیە کە هەر کەسێک گەیشت بێت بە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئیمانی پێی هێنابێت دواتر لەسەر ئەو ئیمانەیە وەفاتی کردبێت ئەو پێی ئەوترێت سەحابی. بۆچی باسی لوقیا ئەکەن باسی پێگەیشتن دەکەن باسی بینین ناکەن چونکە سەحابی وها بووە نابینا بووە هەڵبەتە ئەوانش بە سەحابی دەژمێردرێن چونکە ئیمانیان بە پێغەمبەری خوا هێناوە عەلەیهی سەڵات وسەلام و زانایان دقیق بوونە ئەویان لەبیر نەچووە کە ئەگەر بێت و بیان وتایە ئەوەی پێغەمبەری خوای بینی عەلەیهی سەڵات وسەلام ئەو کەسانە بێبەش دەبوون کە چاویان نابینا بووە بەڵکو هەر کەسێک پێی گەیشت بێ و ئیمانی پێی هێنابێ و لەسەر ئیمانەکەی مردبێت و مرتەد نەبوو بێتەوە ئەوە بێگومان بە سەحابی پێغەمبەری خوا ئەژمێردرێت عەلەیهی سەڵات وسەلام. وەڵامەکە تەواوە و دەچمەوە لای برایانی چەمچەماڵ و داوایان لێکەم لە ژمارە 1 تا ژمارە 3 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت کاکە شێرزاد دەڵێت جۆرەکانی حەدیثی مەقبول چییە؟ هەڵبەتە حەدیثمانەیە مەردوودە حەدیثمانەیە مەقبولە چەند جۆرێکی حەدیثی مەقبول چین؟ خۆی دوو جۆرە صحیح و حەسەن صحیح ڕەبێتە دوو جۆرە صحیح لغیری صحیح لذاتی حەسەنش بە ماشەوە بێتە دوو جۆرەوە حەسەن لذاتی حەسەن لغیری. بەڵێ وەڵامەکەت وەڵامەکە تەواوە؟ بەڵێ تەواوە. وەڵامەکە تەواوە خۆشەویستان و بەڕێزان هەڵبەتە فەرموودە دوو جۆرە بەگشتی هەندێک فەرموودە هەیە صحیحە و وەردەگیرێت هەندێک فەرموودە هەیە ضعیفە و لاوازە لە ئەقسامی ضعیفە وەرناگیرێ و صحیحیش هەمووی لە یەک مەرتەبەدانیە هیوا هەیە کە صحیحە هەر بۆ خۆی خودی ئیسنادەکەی صحیحە بەڵام فەرموودەی تری هەیە و ئیسنادەکەی ضعفی تێدایە بەڵام بە چەند ڕێگەیەک هاتووە زانایان ئەفەرمون ئەمە فەرموودەیەکی صحیحە بەڵام صحیح لغیره بەهۆی چەند ڕیوایەتێکی تر کە هاتووە و بەهۆی ئەوە ئەبێتە صحیح لغیره و هەروەها فەرموودەی حەسەنیش ئەوەیە کە چەند طرقێک هاتبێت کە کەسی مەردودی تێدا نەبوو بێت بەڵام سەنەدەکانی ناگاتە مستەوای ئەو سەنەدەی کە باس کراوە یعنی مەرجەکانی صحیح تێدانە زانایان ئەفەرمون حەسەنە بەڵام هەیە لەوەش لاوازترە کە پێوترێ حەسەن لغیره و لە کاتی کە باسی ئەحکامەکان ئەکرێت یاخود باسی بیر و باوەڕ ئەکرێت هەر یەک لەم فەرمودانە هات کە صحیح بوو یان صحیح لغیره یاخود حەسەن لغیره ئەوە ئێمەی موسڵمان باوەڕمان پێویستە پێی هەبێت و قبوڵی بکەین. وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی کەرکووک کۆتا پرسیاریان ئاڕاستە دەکەم داوایان لێکەم لە نێوان ژمارە 1 و ژمارە 2دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت ناوی کتێبێک بڵێ کە شەرحی صحیحی بوخاری کردبێت لەگەڵ ناوی نووسەرەکەی. ناوی کتێبێک کە شەرحی صحیحی بوخاری کردبێت لەگەڵ ناوی نووسەرەکەی. فتح الباري ابن حجر العسقلاني. کتابی فتح الباري شرح صحيح البخاري بەڵێ تەواوە کە هی حافظی ابن حەجەرە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. وەڵامەکە تەواوە خاڵەکەشتان بۆ دەنووسرێت. کۆی خاڵەکانی ئەم شەومان برایانی چەمچەماڵ 9 خاڵیان هەیە و برایانی کەرکووکیش 8 خاڵیان هەیە. گرنگ ئەوەیە کە بەشدار ببن لێراکەیە و سوود بە هەموو لایەک دەگات بە پشتیوانی خوای پەروەردگار خوای گەورە ئەجر و پاداشتان داتەوە لەسەر ماندووبوونتان و ئامادەبوونتان لێراکە. خۆشەویستان و بەڕێزان سوپاسی ئێوەش دەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون و سوپاسی هاوکارانم دەکەم لە بەشی کۆنتڕۆڵ. هەر بە ڕێزێک جارێکی تری بە بیری ئێوەی دەهێنمەوە هەر بە ڕێزێک پێی خۆشە لەم بەرنامەیەدا بەشدار ببێت ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازی لێ دەکەین و دەتوانێت لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی ئەو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەوە دەردەکەوێت پەیوەندیمان پێوە بکات ئێمە لە خزمەتیدا دەبین تا ئەڵقەیەکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرین و سەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەڕەکاتوه. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين.